لا دەستپێکی بەڕێوەچوونی یاریەکانی هەفتەی حەفدەی خولی یانە نایەبەکانی کوردستان یانەی چەمچەماڵ بردنەوەیەکی زەحمەتی بەرامبەر یانی چوارقوڕنا تۆمار کرد. کێبەڕکێکانی خولی نایەب بەردەوامی هەیە و یانەی چەمچەماڵ میوانداری لە یانەی چوارقوڕنە کرد. چەمچەماڵی خاوەن یاریگا دەیەوێت قەرەبووی ئەو دۆخە خراپە بکاتەوە کە لەم وەرزەی خولی نایاب تێی کەوتووە. چوار قوڕنەش دەیەوێت بوونی خۆی لە یەکەم بەشداری ئەم وەرزەی خولەکە نیشان بدات. تایمی یەکەم دەستی پێکرد و لە سەرەتاوە خاوەن یاریگا باشتر دەرکەوت. چەند جارێک هێرشی کردە سەر گۆڵیانەی میوان. ناوبژیوان لێدانێکی سزای بۆ چەمچەماڵە ژمار کرد و ڕەدوان نەسرەدین سەرکەوتوانە جێبەجێی کرد و گۆڵ یەکەمی چەمچەماڵی تۆمار کرد. نیوەی یەکەمی یاری نێوان چەمچەماڵ و چوارقوڕنا کۆتایی هات. چەمچەماڵ بە گۆڵێک لە پێشە، بەڵام یاریزانێکی بە کارتی سوور لەدەستداوە. لە سەرەتای تایمی دووەم چوارقوڕنا نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام ستوونی گۆڵ ڕێگر بوو لەو گۆڵە. ڕاهێنەری چوارقوڕنا گۆڕانکاری لە یاریزانان ئەنجامدا بە مەبەستی گرتنە دەستی یاری و سوود وەرگرتن لە کەمی یاریزانانی چەمچەماڵ تا ئەوەی بە تۆمارکردنی گۆڵ یارێکە ببنەوە خاڵی سەرەتا. بەڵام چوارقوڕنا نەیتوانی سوود لە کەمی یاریزانانی چەمچەماڵ وەربگرێت و لە کۆتاییدا یاری لە بەرژەوەندی چەمچەماڵ کۆتایی هات. طموحی ئێمە لەو یاریدا سێ خاڵ بوو بەڕاستی، ینی ئەوە دەڵێن بەداخەوە کە گۆڵێکمان خوارد بە پەنارتی، ینی قەردێک قەرەبووی گۆڵێک ناکاتەوە لە هیچ دنیا دەشتیوانە بوو، بەڵام بەهەرحاڵ ئێمە هاتووی سێ خاڵەکە بەرین، بەڵام دیارە چەمچەماڵیش باش یاریان کرد، یاریگای خۆیان بوو وەزایدن طموحی ئەوان لە هەندێکشت لە ئێمە زیاتر بوو، چونکە سێ خاڵ بوو ئەوان ڕزگای زۆر جار ینی ڕزگای دەکردنەوەی کە بێنە خوارەوە، چونکە ئەوان لە خواری خوارەوە بوون لە پێش خوارەوەنا پێش کۆتایین. بەڵام بەڕاست پێڵم گلەی ئێمە لەوە دانیە کە بۆ نمونە یاریمان دۆڕاندویاننا هەمیشە یاری بردنەوە دۆڕانی تێدا، ئێمە دیارە ئەوە نوێمین یاریەکە دەیکەین دۆڕاندماندنا یاریەکانی کەمان هەمووی تعادل و براوە بووە، سوپاس بخوای گەورەی ئینشاڵڵا قەرەبووی ئەوەش دەکەینەوە. بەڵام ئێمە هەمیشە وەکو چوارقوڕنە باجی باشەکانی خۆمان دەین بەڕاستی، چونکە ئێمە لە پشتەوە کۆمەڵە قسەی نەشیا و کۆمەڵی جنێوی ناشرن بەسەر پەرشتیاران بە عەکەمەکان، ینی تۆپ گێڕانەوە، تۆپ گلدانەوە، تۆپ شاردنەوە، ئەوانە بەڕاستی نابێت تیپی خانە خوێ ئەو شتانەی هەبێ. بەڕاستی دیرۆزە لە تەواوی هەندەرانی چەمچەماڵ پێویستمان پێیانە پاڵپشتێکی تەواومان بکەن لە یاریەکانی داهاتووە. ئەم یاریە بۆ ئێمە بەڕاستی کلیلی سەرکەوتنەکانی ئێمە بوو. سوپاس بەخوا لە حاڵەتێکی نەفسی خراپە بووین بە حکمی ئەوەی لە ڕیزبەندیا لە کۆتایی بووین، بەڵام ماوەیەکە ئیش لەسەر ئەوەکەین تیپەکەمان ڕێخینەوە. سوپاس بەخوا ئەمڕۆ زۆر باش یاریمان کرد، هەرچەند بە یاریزانێکی نەقص بۆ ماوەی 60 خولەک یاریمان کرد، بەڵام بەڕاستی یاریزانەکانمان جەنگاوارانە نیان هێشت ئەو نەقسەمان پێوە دیار بێ، ئەبۆیە گۆڵی زیاترمان بکردە، بەڵام هیوادارم لە یاریەکانی داهاتوو قەرەبووی بکەینەوە. دوای ئەنجامدانی یاریەکانی حەفدە هەفتە لە خولی نایەبی کوردستان یعنی چەمچەماڵ 16 خاڵی کۆ کردوتەوە لە یاری داهاتوو دەبێتە میوانیانەی ئاکرێ، یعنی چوارقوڕنا با کۆکردنەوەی 23 خاڵ میوانداری شەقڵاوە دەکات. چەمچەماڵ لە یاریگای خۆیدا بە زەحمەت لە چوارقوڕنەی بردەوە، بەڵام ئەنجامی یانەکە تا ئێستا لە چاو ئومێدی هاندەران و کارگێڕیانەکەدا نییە. بە جۆرێک لە ئێستادا چەمچەماڵ با دۆخێکی ناهەمواردا لە خولی نایاب تێدەپەڕێت. هەستیار حاجی، کەناڵی پەیام، چەمچەماڵ.